ئامانزلەم پێشانگایە نزیکردنەوە و بەردەستکردنی چەندین سەرچاوەی زانستی و ژێدەری جیاوازی ئەکادمیە بۆ قوتابیان تا لە نزیکەوە سوودیان لێ ببینن لە لێکۆڵینەوە توێژینەوە زانستەکانیان. دەرفەتی یەکسان لە بەردەم سەرجەم مەشانگە و پەخشانگە و چاپەمەنیەکان ڕەخسێنراوە تاکو لێرە بەرهەمەکانیان بخەنە ڕوونمایش بکەن و بەتایبەت ئەو بابەت و با بڵێین کتێبانش کە قوتابیان پێویستیان پێیانە لە توێژینەوەکانیان دەتوان بەکاری بێنن. کردنەوەی پێشنگانە خۆی لە خۆی دەکارێکی باشە بۆ ئەوەی قوتابی لە کەمترین کاتدا لە یەک شوێندا دەستی بگات بە هەموو سەرچاوانی دەیوێت ئەوە یەکێکە لە خاڵە گرنگکەوە کردنەوەی پێشانکان زۆر گرنگە بەڵام ئەوەی لەوەی گرنگتر ئەوەیەکەوە بە کەلتورکردنی خوێندنەوەی لە ناوەندە ئەکادمیەکاندا ئەوەی تێبینی دەکرێت لە ناوەندە ئەکادمیەکاندا وەکو پێویست قوتابی و کتێب قوتابی و خوێندنەوە هاوڕێ نین دۆست نین ئاشنا نین کامەشانێکێکە لە گرفتە سەرچیەکانی کەوا لە دوا ڕۆژدا ئەو کەسانە کەسی چەکدار بە زانستنین بەڕاستی ئەوەی تێبینی دەکرێت بۆیە من پێم باشە وەرزی ئەم جۆرە پێشانگایانە بکرێنەوە لە ناوەندی ئەکادمی چ زانکۆ بێت دەرەوەی زانکۆش بێ هەر شەرت نییە زانکۆ بێت چونکە خوێنەر هەر خوێنەرە لەکوێ بێت هەر خوێنەرە بەڵام زۆر گرنگە کە کتێب خانە و پێشانگای لەم شێوەیەدا بکرێنەوە زۆرترین کتێبخانەش بەشداری بکە بەڕاستی زۆرترین نووسینگەی کتێبیش بەشداری تێدا بکات بۆ ئەوەی زۆرترین سەرچاوە بەشداری پێ بکرێتن بۆی قوتابی دەستی پێ بکات. کتێب ئەوەی دەستخۆشی لە سەرۆکاتی زانکۆی سۆرانەکەم کە ئەم پێشنگایان کردیتەوە کارێکی زۆر باشە هیوادارم لە داهاتوش بەردەوامن ئینشاڵڵا بەڵام ئەوەی من سەرنجم ئەمەوێت بیدەم لەو بارەیەوە پەیوەندی مەسەلەی خوێنەر و کتێبە. ئێمە ئەوەندەی من سەرنجمدا لە کۆمەلگای ئێمەدا خوێنەرەکانمان بەشێکی زۆریان نا بە دوو کتێبەکەکەون واتە ئەبن بە جۆرێک لەلایەن نووسەرەوە داگیر دەکرێن. ئەمن پێم باشە خوێنەرەکان دەبێت ئەو ئاگایەی هەبی کە لێ نەگەڕێ کتێبەکە داگیری بکات واتە ئەو داگیرکاری خراپاڵم نە ئەگەر لە ڕەهەندە باشەکەی بی ڕێی پێ بدە واتە خوێنەر ئەبێ ئەوەندە کراوە بی کە توانای ئەوەی هەبی ئەوەی باش و خراپە لێک زیاکات و بەڵام ئەوەی من سەرنجم داوە بەشێکیان ئەبن بە با بڵێن دەروێش و بە دووکەوتووی ئەوەی کە لە ناو کتێبایەتە دیدێکی ڕەخنەیان بۆ ئەوەی لە ناو کتێبا هەیە نییە بۆیە من هیواخوازم خوێنەری کورد بگاتە ئەو ئاستە بەرزە ئینشاڵڵا کە ومێدیشم پێیان هەیە بگاتە ئاستە بەرزە کە دیدی ڕەخنەیی بۆ کتێبەکان هەبیتن. وڵا پڕاستی زۆر گرنگە پێشانگا و کتێبخانە زۆر گرنگن کە تازەش کە پرسیاریان لێکردین گوتیان سۆشیال میدیا چ گرنگێکی هەیە بەڵام پێم وایە سۆشیال میدیا لە ئاستی کتێبدا نییە خوێنەر ئەوەی مامۆستا فێر دەکاتن ناگاتە کتێب چونکە ئەوەی کتێب فێر دەکات و فێرە خوێنەر دەکاتن پێم وایە هەر کتێبێک بەرامبەر بەدە مامۆستا هەیە بۆ خوێنەر زۆر زەرورە بە تایبەتی بۆ قوتابیان چونکە ئەوەی پایڕە و پرۆگرامی قوتابیان لەسەر کتێبە بەڕاستی زۆر گرنگە کە بۆ قوتابیان بەڵام نازام تێبینیەکشم هەیە لەسەر ئەو مامۆستا و ئەوانەی خۆمان کە کتێب زیاتر عەرەبیە کە ئێمە پێویستمان پێ زۆربەی کە زمانمان تایبەت کە ئەوە جیلی پێشە زمانی عەرەبیمان تا ئەو ڕادەین یاخود زمانی ئینگلیزیمان تا ئەو ڕادەین ئاست لە ئاستێکدا نییە کە بتوان کتێبەکان پێم وایە کە ئەو مامۆستای ئێستا کە لە مەسەلەن دکتۆرایە و ماستەرە پێم وایە کە زیاتر گرنگی بەوەی بدەن کتێب بکەن و کوردی کتێبی خۆمان دەوڵەمەند بکەن زیاتر کە باسی کورداتی باسی ئەو شوێنانە زۆر بمان هەیە کە تا ئێستا نازانین. Thank you.